ئێران لە شۆڕشی دژی میراتگری سیاسی بۆ میراتگری سیاسی لەگەڵ ڕاگەاندنی ناوی ڕێبەری نوێ ئێران موجتەبا کەوتە بە ڕخنەی توندی نەیارەکانی بەشکاندنی وەسێتی باوکی تۆمەتباری دەکەن کە دژی وەرگرتنی ڕێبەرێتی ئێران بوو لە دوای خۆی لەلایەن موجتەبای کوڕیەوە دوای زیاتر لە 4 لە شۆڕشی ئیسلامی ساڵی 1970 ئێران جارێکی تر ڕوبەڕووی بابەتێکی گرنگی سیاسی بووەتەوە گواستنەوەی بەرزترین دەسەڵات لە باوکەوە بۆ کوڕ ئەنجومەنی شارەزایانی ئێران کە لە 1970 ئەندام پێک دێت و بەرپرسە لە هەڵبژاردننی ڕێبەری وڵات بە شێوەیەکی فەرمی موجتەبا خامنەیی تەمەن 56 ساڵی بەڕێبەری نوێ هەڵبژارد بۆ بڕیارە ئەو دەبێتە سێەم ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران و جێنشینی باوکی عەلی خامنەیی کە زیاتر لە 3 لە لوتکەی هەڕەمی دەسەڵاتی ئێراندا بوو بەپێی بەیاننامەی ئەنجومەنەکە هەڵبژاردننی موجتەبا خامنەیی دوای دانیشتنێکی تایبەت و بەندانێکی یەکلاکەرەوە ئەنجامدرا کە تێیدا زۆرینەی ئەندامان پشتگیریان لێکرد ڕۆژنامەی گەرنیانی بەریتانی لە راپۆرتێکدا دەڵێت ئەم گواستنەوەی دەسەڵاتە ڕەنگە مشتومڕێکی بەرفراوان لە نەوخۆی ئێراندا دروست بکات هۆکارەکەش ئەوەیە کە شۆڕشی ئیسلامی لە بنەڕەتدا بۆ ڕووخاندنی سیستەمی میراتگری و دەسەڵاتی خێزانی لە سەردەمی شاداکرا ئەم هەنگاوە ئەو پرسیارە دەوروژێنێت کە ئایا ئەم ڕووداوە دەبێتە سەرەتای دروستبوونی شێوازێکی نوێی میراتگری لە سیستەمی سیاسی ئێراندا موجتەبا خامنەیی پیاوێکی ئاینیە و زۆربەی ژیانی خۆی لەناو دامەزراوە ئاینیەکاندا بەسەر بردووە بە پەیوەندیکی تند و تۆڵ لەگەڵ سوپای پازارانی ئێراندا ناسراوە هەندێک شیکەرەوە سیاسیەکان باوەڕیان وایە ئەم پەیوەندیە هۆکار بووە بۆ ئەوەی وەکو ڕێبەری نوێ هەڵبژێردرێت هەندێک راپۆرتی میدیایی باز لەوە دەکەن کە عەلی خامنەیی پێشمردنی بە نهێنی 3 کاندیدی بۆ جێگرتنەوەی دیاری کردبوو کە هەریەک لە غوڵام حوسێن موحسینی ئەژەیی عەلی ئەسخەر حیجازی و حەسەن خومەینی بووە و ناوی موجتەبای تێدا نەبووە لە دەرەوەی ئێران ڕخنان لەسەر موجتەبا هەیە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ گوتی بەبێ ڕەزامەندی واشنگتن ڕێبەری داهاتووی زۆر بەردەوام نابێت جگەلەوەش ئیسرائیل بەردەوام دەیگوت ڕێبەری نوێ هەر کەسێک بێت ئامانجی یەکەمی ئەوانە بە پێچەوانەوە لە ناوخۆی ئێراندا دامەزراوە سیاسی و ئەمنیەکان پێشگیریان بۆ ڕێبەرە نوێیەکە دەڕڕی عەلی لاریجانی ڕایگەیاند کە موجتەبا خامنەیی توانای سەرکردایەتیکردنی وڵاتی لەم قۆناغە هەستیارەدا هەیە هەروەها سەرکردایەتی هێزە چەکدارەکانیش بەیەکەتیان پێدا ئێستا لەگەڵ دەستپێکردنی سەرکردایەتی موجتەبا خامنەیی ئێران دەچێتە ناو قۆناغێکی نوێی سیاسی قۆناغێک کە زۆر چاودێر و شیکەرەوە لە ناوخۆ دەرەوەی وڵات بە وردی چاودێری دەکەن بزانن ئەم سەرکردایەتیە نوێیە چۆن داهاتووی سیاسەت و بارودۆخی ناوچەکە دەگۆڕێت